افکارگاه آفست آنکویا چاپ کرنه لحولره دکارت روژه که ده همو ریا دنافبر حلب چه هیا دیگه زاخو چاپ بکن. ده جنوترین آمیرین جده دوباره پرینتینگ و باکسینگ ده. 46 گنجین باجار حولره جبو 46 کارگاهان لکردستان و عراق پاکتن وان بر همتینن و دروست دکن. افکارگاه پاکتن 4 زمسترین کارگاهن درمانان لکردستان و عراق جبوانا بر همتینن. مازنترین کارگاه آفست در روداوه دا ببینن. افدبا مصرین کارگاه چاپ کرنه لتوای کردستان و عراقه کل سر روبره 35,000 متر دوجا لنزیک باجار حولره هاتی آوا کرن. کارگاه فابیاب ده سال 2014 انده هات آوا کرن و کارگاه چاپ کرنه جی ده سال 2017 انده هات دامزراندن. هیانها باکسن کارتونی جبو 45 کارگهن عراقی و کردی و جوانه جی 25 کارگهن مین کردستانی کارتونان و باکسن جده چاپ دکن. بینن مدین کردستان حسکرین برهمن خومالی گنجن حولیر کارینه مسترین کارگاه چاپ آفست آنکو دروست کرنا کارتونا لباجار حولیر لتوای عراق و کردستان آوا بکن. اجبر چه افده به مسترین کارگاه چاپه اجبرویه که دکارت دی یک مهدا 500 تنن کاغذی چاپ بکت همان دمه ده دکارت بوکسن اوها پاکتن اوها 162 میلیون بوکسن اوها دمه که ده آماده بکن. مدین کردستان ایجار ده گلمه بن امی نشانی ببدن کاچوا گنجن حولیر دکارن 10 آمیرن به تکنیکا نو تکنولوژی سردم بکار بینن جبو چاپه از دلیر تلیل گلامه دمدین کردستان ده. افکارگاه آفست یانجی چاپا بوکسن کارتونی جبو کارگهن درمانان خورا شیریناهی بهارات گوشت و کبه او بوکسن کلینسان بقبارن جده درست دیگه. لساڵی 1992 باوکم دکتۆر یاسین هەورامی توانی لە شاری هەولێر چاپخانەیەکدا بمەزرێنێ کە ئیجازەکەی لە بەرەی کوردستانیا بوو. چاپخانەکە تا ساڵی 2014 توانی سەرکەوتنی زۆر باش کۆمار بکات لە هەرێمی کوردستان و لە عێراق. لە ساڵی 2014 کوڕەکانی ئێمە توانیمان بین هاوکاری بین بتوانین بزنزەکە بزنزێکی زۆر فراوانتر دروست بکەین. هەستین بە دانانی کارگەی فابیاب. کارگەی فابیاب لە ساڵی 2014 لەسەر ڕووبەری 35,000 متر دووجا بنیادنراوە. کارگەی فابیاب کە دروستکردنی کارتۆنە کە توانوێتی تەواوی پێداویستی کارگە بەهێزەکانی عێراق بۆیان دابین بکات. دناواوی کارگاهی ده زیادتری 6 گنجن باجار حولره همو آمیرن دناواوی کارگاهی ده بریوه دبن و بریا کمپیوتران و تابلیتان چاودیریا بر همین خواه دکن.
ئێمە لە کارگەی فابیاب لە بەشی ئۆفسێت دە ئامێرمان هەیە کاری پێ دەکەین ئامێری چاپ ئامێری بڕین ئامێری سلیفان ئامێری گلوین ئامێری دایکە تشمان هەیە ئێمە لە بواری چاپەمەندیدا دوو جیهازمان هەیە کە هەریکیان دەتوانین لە ڕۆژێکدا بە هەردووکیەوە 720,000 شیت تەبع بکەین و ئێمە بۆ 6 کارگە ناوخۆی کوردستان بۆ عێراقیش دروست دەکەین کە لە بوارەکانی دەرمان و شیرینی بەهارات و خواردەمەنی و هەردێک لەو جۆرانی کە بتوانن کارتۆنیان بۆ دروستکەین دەتوانین بۆیان دروست بکەین و تایبەت ئێمە لە پاکێتی دەرمان کە ڕۆژانە دەتوانین 11 ملیۆن کارتۆن دروست بکەین بە هەردوو ئامێرەکانی گلوینی خۆمانەوە و ئەو کارگانی کە ئیشان لەگەڵ دەکەین بە کوالێتێکی زۆر باش دەیانەوێت کارتۆنەکانیان دروست بکرێت و ئێمەش یەکێکین لەو کارگە بەهێزانەی کە لە کوردستانین بە ئامێری پێشکەوت و تەکنۆلۆژیای بەرز دەتوانین کارتۆنیەکانیان بۆ دروستکەین و جێی ڕەزامەندی ئەوان بێتن و ئێمە لە کارگەکەماندا 50 کارمەند کاری تێدا دەکاتن. کارگەی فابیاب لە ساڵی 2017 بینمان لەوە کردەوە بەشی ئۆفسێتەکەی کە بتوانین ئەوەشدا بمەزرێنین کە احتیمامێکی زۆر تەواوی پێدا بدەین چۆن لە ڕابردووە توانیمانە لە چاپخانەیە سەرکەوتنێکی زۆر گەورە تۆمار بکەین خۆشبەختانە ئەلحەمدولیلا لەم ڕۆیە توانیمانە چاپخانەکە سەربەرزیەکی گەورە تۆمار بکەین کە تەواوی کارگە بەهێزەکانی عێراق هەرێمی کوردستان کە لە بواری کارتۆنە نمونەیە دەیهێنمەوە کە بتوانین کارتۆنی پاکەتی عولبەی دەرمان بەرهەم بێنین بەو کوالیتێ کە خۆیان پێداویستیانە داوا تەڵەبیان هەیە لەسەری چکە کارتۆنی دەرمان کە کارتۆنێکە زۆر پێویستە یعنی بە کوالیتەیەکی نێودەوڵەتی کوالیتەیەکی ئەوروپی بەرهەم بێندرێت ئێستا خۆشبەختانە لە شاری هەولێر ئەتوانین لە ناو فابیابە بەرهەمی بێنین و کە بەبەر چاوی خۆتانەوە کە دەبینن زۆربەی کارمەندەکان گەنجی خۆمانن گەنجی لێهاتی خۆمان ئەتوانن کارەکە بەڕێوە بەرن خۆشبەختانە کە ئەو کاتە دامان نەزران هەموو بیانی بوون هەموو کارمەندەکان مهندیسەکان هەمووی بیانی بوون بەس لە ئێستاە دەتوانن بڵێم سەتانەوەتی هەموو کوردن ئەتوانن ئەم کارە بەڕێوە بەرن لەسەر ستانداردێکی ئەوروپی. هفت کەس ji karmendên evê kargehê amîrên mezin yên printingê anko yên çapê pirêve dibin. Her wiha amîrê dayka anko amîrê birînê bi awayekî robotîk dikare di yek dim ji mêr de 7500 şîtan bibire û bişîne beşên din. 4 karmend jî dî amîrehenê dayka pirêve dibin. بینەرین مەمەدین کوردستان دەما ئەم بەحسا کارگەیەکە ئۆفسێت بکەین یان پرینتینگ یان چاپێ بکەین ئەم دەزانین ئەم ناوە وێ کارگەهەیەدا ئامێری چاپەیەن مەزن دەبینن. Di nava vê kargehê da kargeha Fabyab du amîrên gelekî mezin hene yên çapê yên pênc rengîn e. Rengên serekiyên wan kuşîn û sor û zer û gel du rengîn din kartînin ji bo printingê an ku ji bo çapkirinê. Xêrayiya her du amîra her yekê ji wan e dikare didem ji mêrekê de 30,000 şêtê herî mezin an ku ew wereqa pipilin kirin ya herî mezin ku 105 bi 74 سانتیمتر دکاره اف هر دو آمیرین هنه هر یکی شوانا 30,000 دانه وان شیطه مرد که کشان بدمن دست خوش و وان شیطه هنه پرند بگه. دو آمیرن فولدر گلور آنکو آمیر بستن و لکاندنا پاکیتان جمالباتا آمیرن و کارگهینه هر یکی جوانه دکاره
225,000 بوکسان آماده بکد یک دم جمعیده که سرجم برامانینا هر دوکان در روژه که ده دیگه زیادتری 5 میلیون بوکسان در روژه که ده. باشه آماده کردن ماده خام مینا ورقه و شیتن کارتونی دبا مهانه زیادتری 500 تن کارتونان جبین جورن کاغذن 6 گرامی هیا دیگه 500 گرامی جبو باشه برامانینه آماده بکه و شیت جی جوالات روسیا هندستان چین و ترکیه و چندین ولاتن دن هاورده کارگه تن کرن. بە شێوەیەکی گشتی کارگەکەمان لە 1970 بۆ 90 مەوادی بەکارهاتووی بریتێ لە کاغەز. کاغەزەکانمان لە شێوەی ڕۆڵدادێن لە وڵاتەکانی چین، هێند، رووسیا، ئەندەنوزیا. کاغەزەکانمان لە ڕێگەی جیهازی تایبەتەوە دەکرێن بە شیتی هەمەجۆر. لە گەورەترین قیازیشمان بریتێ لە 105 بە 74 و گراماژەکانمان کە تێیدا بەکارهاتوو بریتی لە گراماژی 80 بۆ گراماژی 500. کاغەزەکانمان پۆڵێن دەکرێن بۆ چەندین زۆری تایبەت. زۆرەکانیش بریتی لە یەکەم زۆری کە بریتێ لە کاغەزی ئارت. ئەم زۆرە کاغەزە بۆ بەرەمەکانی برۆشەر و ڕێکلام و فلایر بەکاردەهێنرێت و دووەم زۆریان بریتێ لە کاغەزی دۆپلێکس کە ئەم کاغەزە بۆ ئەو بۆکسانە بەکاردەهێنرێت کە بەرکەوتی ڕاستەوخۆیان نیە لەگەڵ خواردندا و هەروەها زۆری سێەممان کە زۆرێکی تایبەتە بریتێ لە زۆری تەندروست. ئەم زۆرەیان بۆ بەرهەمەکانی خۆراکی کە ڕاستەوخۆ بەرکەوتنیانی لەگەڵ خۆراک هەروەها بۆ ئەو بەرهەمانەیەکەوە دەرمانی تێدا دەکرێت بەکاردەهێنرێن. زۆرێکی تر لە کاغەزەکانمان کە زۆری چوارەمە بریتێ لە ستیکەر. کاغەزی ستیکەر ئەو کاغەزە لەزگەی و کێنەرەیە کە بۆ لەیبڵ و ستیکەری تایبەت بەکاردەهێنرێت. و زۆری کۆتایەمیمان بریتێ لە کاغەزی لیفلێت کە بۆ ڕێنمایەکان دەخرێتە ناو کارتۆنەکان و ڕێنمایەکانی لەسەر دەنووسرێت. بە شێوەیەکی گشتی مانگانە نزیکەی 500 تۆن کارتۆن کاغەز دەنێرین بۆ بەشەکانی ئینتاج لەوێ بەرهەم دەهێنرێن. هەروەها لە دوای کاغەز زۆرترین بەکارهێنانمان بریتێ لە حبر. ئێمە حبرەکانمان بریتین لە حبری کحولی کە هەرێکە لە حبرەکانی CMYK و حبرەکانی پانتۆن دەگرێتەوە. مانگانە بۆ بەرهەمهێنانمان پێویستیمان بە نزیکەی 2000 کیلۆ حبری تایبەت هەیە بۆ جێبەجێکردنی بەرهەمەکانمان. هەردوو کارگەهن بەرەمانینا دەرمانان لە کوردستانê کو bi standardên navneteweyî kar dikin boksên xwe yên dermanan di nava vê kargehê de çap dikin û durust dikin ji ber kualitiya çap û berhemên evê kargehê. Herwiha ev kargeha çapê jî dikare di yek roj da 11 milyon boksên dermanan ji bo herdû kargehên me yên Kurdiyên dermanan berhembîne û amade bike. بینەرên me mêdîn Kurdistan ev yekî ji wan amîrên herî giringet nava evê kargehê de karga fabiya bû bestin û durustkirina evan kartonên hene. Niha ev yekî ji wan kartona e ku bû kargeheka me ya Kurdiya dermanan tê durustkirin ji ber wê yekî kargeha me ya Kurdiya dermanan dixwaza tiştekî gelekî kualitî durust bike ji ber wê yekî jî ev kargeh baştirîn amîr anîne bi kualitiyeka bers evan pakêtên hene yên dermana durust dikin. Na ez û be behsa vî amîrî kem ku dibêjne gulo meşîn. Berê ez biçim ka çawa ev amîre kar dike dixwazim hindek dîtelsin evî amîrî bidema hem jî xêrayiye evî amîrî bidema. Ev amîre hene dikaret yek dem ji mêr de 225,000 pakêtên ewha amade bike ji bo kargeha dermanan. Yani dibe di rojekê de ev amîre hene dikare 5 milyon û 400,000 pakêtên ewha bişîne kargeha dermanan. Ev ca karkirina vî amîrî çawa ye û ev amîre bû çînindê giring e û yekem e di Iraqê hemû û di Kurdistanê de. Na ez ê dest pê bikem amîrî bixme îş û ez ê nîşanî we bidim ka çawa kar dike. Niha dest pê kir dema kartonên birî têne berdestê karmendê ku ew kartona dixet nava amîrî de kak Mehmetiyekê bide min destê te xweş. Niha ez ê bibêjim ev kartona hene birî çawa te nav vî amîrî de. Yekem car tê berdem
کامیره که جبیر نکن از اینها با بحث بکم اف کامیره چاکار دیگه بس اف کامیره هنه اف رنگین هنه که بجنه رنگین سینواکی نینن بلکه هنک رنگین دنه که کوملکا رنگایه اول رنگا اسکان دیگه بو بزانه درست اف رنگین هنه هاتینا پرنت کرن یا نه نه از الداویه بجمه که اف کامیره چه دیگه همو کارتونه که دمش که خدا سیف دیگه دوم جار هدی اف کارتونه هنه تشکاندن اف آمیره دکاره 4 جارا کارتون بشکنه یعنی 1 2 3 اف پارچه هنجی دکه 4 دو دا دماتی الویری چسب کلیدن انکو سکوتینک الویدر تیره دان دو دا اتیتا اوی بشی او کامیرا برینو کن با بحث کری که هر کارتونه که تمشی خدا سیف دیگه اگر رنگی دی که درست نبا الوی آلی اف کارتونه هنه جهلی در دینه و یندروزی فرید که بنبی کابیسانه و اف پریس دیگه تا که کارتون اوها لبه و ببا آماده کردنش بو آمیرین کارگاه دنیا درمانه هیا کو بشوازه که رکوپی کو جوان و که اوی کارتونانه درست با دو ساعته تا فنده کارمند دا و دخل نوا کارتونان دا آنکو پاکتان مازون دا و دشینن کارگاه آماده یا کردی اف آمیر سلیوانه کوقاتك نايلوني يه 20 مايكرو اللي سرشيتن برنت كريد ده هيا بريقدار ببا دكارت يك دم جمير ده 3000 شيتن مزن آماده بك هروها 1 طن سليفاني دم مهكي ده اف آميره بكارتينه باشه دیزاین دنوا کارگه ده برای آمیره و کسان پسپورت بواری گرافیک ده همو هاری کاریه که و دیزاین سردمانه الدوف ستاندردن هر کارگه که بو بر همین جداین کارگه مین کردی او آماده دیکن نحن قسم التصميم والتجهيز متألفين من ئێمە بەشی دیزاین و بەگەڕخستنین لا تیمێکی تەواوی خزمەتکردنی کڕیاران پێکدەین هەوڵ دەدەین جێپەنجەمان بەسەر کارەکەەوە دیار بێت بە شێوەیەک لە ڕووی شارەزایی و ئەدامانەوە لە بازار جیابین و لە ڕێی ئەو کادیرەی هەمانە و ئەو ئامێرانەی لە بەردەستن هەوڵ دەدەین بەرزترین کوالتی پێشکەشی کڕیار بکەین وەک دیزاین یەکەم جار زانیاریە سەرەتاییەکان لە کڕیار وەردەگرین و هەوڵ دەدەین بە باشترین شێوە بیدەینەوە دەستی بە جۆرێک ئەگەر هەڵەی تێدا بێت ڕاستی دەکەینەوە و جیاکردنەوەی دروستی چاپی بۆ بکەین کە ئەمەیان لە عێراقدا نییە و ئەمەیش لە بازاڕەکەدا ئێمە جیا دەکاتەوە کوالەتی چاپی ئێمە بەرزە و تەواوی کارەکانی دیزاین تەواو دەکەین اینجا دەچینە سەر قۆناخەکانی ئامادەکردن قۆناخەکانی جیاکردنەوەی چاپ و قۆناخەکانی پلێتەکان و قاڵبەکان کە قۆناغی ئامادەکردنمان تەواو کرد دەچینە قۆناغی جێبەجێکردن و ئەمیش بریتیە لە چاپکردن کاتێکیش دەست بە چاپکردن دەکەین بەردەوام هەوڵ دەدەین تەواو ئاگداری چاپکردنەکە بین تا بە باشترین شێوە دەگاتە دەستی کڕیارەکانمان نحن بنحاول دائما نكون على عناية تامة بالطباعة لحد ما تصل للعميل بشكل أفضل ما يمكن. کارگاه فابیاب وکو مصرین گروپا برامانینا کارتون و چاپکرنا کارتونان لتوا عراقی تناسین جبر هزا برامانینا همو بشنوه هر وها هبونا رجاق زور جو آمیرن پیشکفتی و روبوتیک دناوا اوی کارگه ده بریاره کارگاه کا برامانینا هویر کاغذی یه کارتونی جیب آوا کرن کد به یکمین کارگاه به وی آوای لتوا عراق و کردستان فابیاب لە ئێستادا ئەنگانە نزیکە 4 ملیۆن و 700,000 کارتۆن مەتر دووجا بەرهەمێنێت ئێستا پلانێکمان هەیە کارگەیەکی نوێدا بمەزرێنین لەگەڵ کۆمپانیایەکی سویسری کە پارتنەرەتی کە بە ئامێری تەکنۆلۆژیای نوێ بتوانین تەواوی بازاری عێراق و تەواوی بازاری هەرێمی کوردستان تەغزیە بکەین
کە مانگانە نزیکەی 18 میلیۆن متر دووجایە ئەم ئامێرانە هەمووی 0 کیلۆمترن کە دێن سێتەبە کرێن کە زیاتر لە 300 هەلیکار بۆ گەنجانی و شاری هەولێر دەڕخسێنێت. دروستبوونا کارگەهێن هەمەجور و تایبەت بە بەرئامانینە بەرهەمێکی ji bo kargehên din dibe pêşveçûnek di nava kertê pîşesazî li Kurdistanê. Di heman demê de kartêkirineka rast li ser erzanbûna bihayên berhemên kargehên mêyên Kurdî wê bike. Di nava bazaran de wê kualitiya berhemên meydîn Kurdistan bilind binirxîne.